ململانیەی یەکێتی و پارتی بۆ بەدەستخستنی پۆستی زیاتر لە بەغداد تا دێت زیاتر دەبێت. ئەمەش لە کاتێکدایە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە لە سەراساییکردنەوەی دۆخی کەرکووک ڕێک بکەون و ئەو دۆخەنە هەموارەی خۆیان لە شارەکە هێناوێنەتە ئارە ڕاست بکەنەوە. کارەکەن بۆی کامیان پۆستی زیاتر و کامیان پۆستی باشتری بەدەستکەوێ و ئەو هەموو هەوڵ و تێکۆشانی کە بۆ وادرێ ئەگەر بێت و بەڕاستی کار بکەن بۆی کە بۆ بەرژەوەندی گشتی کورد لە بەغدا و بەرژەوەندی گشتی کورد لە بۆ نمونە ناوچە جێناکۆکەکان وەکو شاری کەرکووک کە هەتاوەکو ئێستا پارێزگاری کەرکووک پارێزگارێکی عەرەبە، ئەگەر کاریان بۆ بکردا ئەیانتوانی زۆر بە ئاسانی پارێزگارەکە بکەنە پارێزگارێکی کورد وەکو لە ڕابردووە هەبووە، ئەیانتوانی خزمەتگوزاریەکان بۆ ناوچە کوردیەکان زیاتر دەستەبەر بکەن. چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان پێیان وایە کەرکووک لە پێشەنگی گرنگی پێدانی ئەو دوو حزبە نەبووە. ئەو شەڕەش کە پارتی و یەکێتی دەیکەن شەڕی بەدەستهێنانی بڕێک پارە و پۆستە نەک شەڕی خاک و نەتەوە. ناکرێت لە بەرامبەر پۆستێک ئەگەر سەرۆک کۆماریش بێ بەڕای من بابەتی خاک، بابەتی کەرکووک، بابەتی ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان لەبیر بکرێن یان سازشیان لەسەر بکرێن. گەورەترین زەرەری کوردەوەیە کە هەمیشە مفاوەزاتی لەسەر بڕێک پارەیە کە زیادوکەمی پێ بکات لە بریەوەی مفاوەزاتی لەسەر زەویەکانی بێ، لەسەر مڵکەکانی خۆی بێ کە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە. ئەم ناوچانە دەقاتی ئەو بڕەپارەیە سوود بە هەرێمەگەێنن، بەڵام هەرێم هەمیشە شەڕی یەکەمی بڕەپارەکەیە لە بریەوەی شەڕی یەکەمی خاک بێت. لە ئێستاە زۆر بێمنەتانە کەرکووکێکێک نییە لە مەرجەکانیان و نایکرد بە مەرجێکی سەرەکی بۆ دروستکردنی حکوومەتی ئایندا بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق. ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە ئەمانە بەتێپەڕبوونی کات حقیقەتی خۆیان دەرەخەن کە جگە لە سیاسەتی ڕۆژ و کات بەڕێکردن و بەرژەوەندیەکی تایبەتی بیرتەسکی حیسبیانە هیچ ئەجندا و کارنامە و ستراتیژێکیان نییە بۆ سیاسەتکردن. گەرچی ناوەڕۆکی ڕێکەوتن و کۆبوونەوەکانی هەردوو حزبی دەسەڵاتی هەرێم لە بەغداد هیچ شەفافێتێکی تێدا نییە، بەڵام لە ڕابردوودا کەرکووک بەردەوام لە پاشکۆی دانوستان و پێکهاتنەکانی ئەو دوو حزبە لەگەڵ لایەنە عێراقیەکان بووە. بۆیە لە قۆناغی داهاتووشدا پێشبینی ناکرێت پارتی و یەکێتی کەرکووک بکەن بە چەقی دانوستانەکانیان لە بەغداد و پێداگری جدی بۆ باشکردنی دۆخی کورد لەو شارە بکەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.